باشم شكر لم فيديو لا باسي دوو بابەتان بۆ بکەم. طبعا ئەمە ڤیدیۆی یەکەمی زنجیرەیەکە کە تیایدا من خۆم هەستم کردووە بە کۆمەڵە هەڵەی منطقی لە خۆشما و لە کۆمەلگای کوردەواری خۆشمانە. ئەم هەڵە منطقیانە پێویستەکە لە خویەکی خراپی منطقیەوە بیان گۆڕین بە خویەکی تەندروست و باشی منطقی. هۆکارەکەشی بۆ چیە گەڕێمەوە؟ ینی بۆچی من ئەم ئیشاکەم؟ لەبەروی زۆر کاتە هەڵە تێگەیشتن جاری وا هەیە مناقەشاتی غەڵەت کە لە ئەساسیەوە غەڵەتە بە کۆمەڵی پێوەری منطقیات هێناپەڕێت لە پۆستەکانی فەیسبوک بێ، لە کۆمنت بێ، لە مقابلی تەلەڤیزیۆنیا بێت، یاخود لە تەنانە جاری وا مناقەشەی ناو چایخانەکان و چوزانم ناو مەکتەبەکانیش ئەیبینم. جا حەزم کرد بە خۆشمەوە هەرچ هەڵەیەک کە دەستنیشانیەکەین ئەو هەڵەیە وردە وردە هەڵبین نەیهێڵین لە خۆمانە بە هەماشێ بۆ بڕکەکانی تری محەممەد فاتح شەویش. جا بڕکی ئەم شەو لە دوو بڕکە پێکاتەوە ڤیدۆکی ئەم شەودانیشان باسی چۆنێتی مناقەشەکردن یاخود ڕاوبۆچوونی جیاواز دەربڕین. بۆ منە من جیاوازم لە تۆ هەنێک بیر و ڕام هەیە تایبەتترە لەوەی تۆ یاخود لەوەی خەڵکی گشتی یان تۆ بەشێکی لە کەسە گشتێکە و ڕاوبۆچوونێکی جیاوازە بیستی، چۆن بتوانین پێکەوە مناقەشەیەک بکەین کە بگەینە نەتیجە. بڕکی یەکەمی باسی ئەوەکەم چۆنێتی مناقەشەکردن یاخود ئەوسایانوت ئادابی چۆنە ناو مزگەوت، منەڵەمە ئادابی مناقەشەکردن. چەند خاڵێکتان پێڵێ مەگەر بەم هەنگاوانە بڕۆن کەسانێکی زۆر منطقیتر و بەڕێزتر و واقعترمان لێ دەرەچێت بە هەمومانەوە. لە بڕگەی دووەمیشا یەک هەڵی منطقی ئێهێنم، ئەو هەڵە منطقیە پێکەوە باسیەکەین، دوای ئەوە چارەسەرێکی منطقیشی بۆ ئەدۆزینەوە کە هەوڵبین پێکەوە هەمومان تەطبیقی بکەین. و حەزی شەکەم ئەگەر نمونەیەکی وات لێ بەسەر هاتووە لە هەردوو بابەتەکە، هەم بڕگەی یەکەم کە باسی چۆنەتی مناقەشەکردن نەکەین، هەم لە بڕگەی دووەمیشا کە هەڵە منطقەکەتان بۆ باسەکەم. لە هەردووشانە ئەگەر حاڵەتێکی واتان لێ بەسەر هاتبوو یان لە کەسێکی ترابینی بوتان، حەزەکەم لە کۆمنتە بۆم بنووسن و پێم بڵێن منش حەزەکەم نمونەکەی بیسم، چونکە لە کۆتاییە ئەم بابەتانی من باسیەکەم لەوە چێ هێنە نمونە بهێنمەوە کو نمونە ئاگاداریش بن مەیگرن بە نمونەکەەوە، بەڵام ئەسڵەکەت یا پێوەرەکەیە چۆن تۆ ئەو پێوەرە نازڵەکەیتە سەر واقع ئەیهێنیتە سەر واقع، ئەو پێویستەکات تۆ بچیتە وردەکاریەکانیەوە. ئۆکێ، ئێستا با بینە سەر بڕکەی یەکەم. لە بڕکەی یەکەمیە کە باسی چۆنێتی مناقەشەکردنەکەین، حەزەکەم چەند خاڵێک هەیە ڕەچاوی بکەن تکاتان لە یەکەم. کابراوتانی دەستم دامنتان ڕۆژای خواتان لە یەکەم، ڕۆژای خوا لە خۆش مەکەم. یەکەم شت ئەوەیە لە کاتی مناقەشەکردنا بۆ نمونە کەسێک ڕاوبۆچوونێک دەرەبڕێ، با من ڕایەک بێنم کە خۆم بەسەرما هاتووە لە مەجلیسەکە دانیشتە بووم لەگەڵ کەسێکی ئەمریکیە چین سەردانی زانایشی خۆمانمان کرد، زانایکی زۆ بەڕێزە، قسەیش کرد، دەستەواژەیەکی وت. دەستەواژەکەی وتی چی؟ وتی هیچ زمانێک نییە بگاتە زمانی عەرەبی ئەمەنەی وت. طبعا من شتێکی تریشی بۆ زیاکەم، بەڵام هیچ زمانێک نییە بکاتە زمانی عەرەبی لەبەر ئەوەی خوا کتێبە کۆتا کتێبی خۆی بە زمانی عەرەبی نازڵ کردووە. ئۆکەی، ئێستا ئەم بۆچوونەیە هێنین لەسەر ئەمە فێری چۆنێتی مناقەشەکردن نەبین هەمومان پێکەوە. هیچ زمانێک نییە بگاتە زمانی عەرەبی لەبەرەوەی خوا کۆتا کتێبی خۆی بە عەرەبی نازڵ کردووە. یەکەم شت کە تۆ ئەتەوێ ڕەخنە لەم دەستەواژەیە بگری، لەم بۆچوونە بگری، دوو هەنگاو بنێ. هەنگاوی یەکەمیان ئەوەیە بزانە بۆچوونێک وتراوە، یعنی ڕەئیشی وازح هەیە، بەڵێ لێرەیە ڕەئیشی وازح هەیە کە ئەڵێ هیچ زمانێک نییە بکاتە زمانی عەرەبی. ئۆکەی، بەڵام تقریبان زۆریش وازح نییە، چونکە پێم ناڵێ بیزەبت لە چ شتێکان ناگاتە هیچ زمانێکی تر، یعنی هیچ زمانێکی تر ناگاتە زمانی عەرەبی لە زۆری کەلیماتە، لە پێکهاتەی زمانەوانیە، لەوەی کە بە زمانی عەرەبی زۆر نووسراوە، ینی بزەبت لە چییە زمانی عەرەبی لە هەموو زمانەکانی تر بخۆترە. ئەو ناڕوونیەی تایە دەستەواژەکەڵی هیچ زمانێک نییە بکاتە زمانی عەرەبی لە چی بابەتێکە؟ ئەوە یەکەم شت ئەوەیە کە تۆ ئایا دەستەواژەکە ئەو بۆچوونەی کە دەربڕاوە ڕوونەیان ڕوون نییە. ئەگەر ڕوونە کلیکێکی لێ بکە، ئەگەر ڕوون نییە پرسیاری لەسەر کە با ڕوونتر بێتەوە. دوای ئەوە بڵێ بەڵگەی کەسەکە بۆ بۆچوونەکەی چییە، ئەوەش دەستنیشانکە ئەم دوو شتە. دوای ئەوەی کە ئەم دوو بابەتە دەستنیشان کرد، بۆ نمونەیانەوە تا
هاوڕایت لەگەڵیا یان لەگەڵ بەشێکی قسەکانی هاوڕایت یانەوە تا جیاوازیت هەیە لەگەڵ ڕابۆچوونە لەگەڵیا ئەگەر ڕاجیاوازیت هەیە ڕاجیاییت هەیە لەگەڵ ئەم بۆچوونەیە بۆ نمونە ئەم خاڵانە بەڕێ بکە یەکەمیان لە کاتی مناقەشەیە ئەو پەڕی بەڕێز بە زۆر گرنگە بەڕێز بیت هەرچ کەسێک بەرامبەرەکەت کافرە سەربەدینێکی ترە کورد نییە کورد و عەرەبە هەرچ بابەتێک هەیە هەرچ کەسێکە لە هەرچ باگراوندێکەوە هاتووە تۆ بەڕێزەوە قسەی لەگەڵا بکە ینی حتا منیشێک لە بەڵگەکانی خۆم وەکوی کەسێکی مادارەوەی کە خوا خۆی ڕێزی ناوە لە بەنی ئادەم کابرا ڕێز بگرێت لە خۆی یان نەیگرێ خوا ڕێزی لێناوە تۆشە بێ بەڕێز بی لەگەڵیا ئەو خەڵی یەکەم کەواتە هەنگاوی یەکەمی تۆ ئەوەیە بەڕێز بیت و ڕێز لە کەسی بەرامبەرەک بیت دووەم هەنگاو چییە ئەوەیە لە بەرامبەر بۆچوونی کەسی بەرامبەرتا با تۆش بۆچوونت هەبێ و لە بەرامبەر بەڵگەکەی ئەوە با تۆش بەڵگەت هەبێ ئەوە زۆر مهمە لە ئاخیریشە ئاسایی بێ بەلاتەوە کە تۆ ئەگەر عەقڵت گرتی بە کەسی بەرامبەرت ئەگەریش لەگەڵ باگراوندی توانە گونجا ئەگەریش مەسەڵەن زۆر دوور بولێکت ئەگەر حەقیقەت تیابینی دانی پیا بنێ زۆر ئاساییە ئەمە بڕگەی یەکەمەوە باش نییە کەواتە پێش هەموو شتە بزانە بۆچوونەکە بۆچوونێک وتراوە تا تۆ جوابی بۆچوونی ئەو بیتەوە ئایا لەگەڵ یا هاوڕایت یان هاوڕانیت دوای ئەوە بۆچوونەکەی وازەحە یان نا ئەگەر وازەحە بەڵگەی هێناوەتەوە تۆش لە بەرامبەر بۆچوون و وازەحی بۆچوونەکەی و بەڵگەکەی کە بۆ بۆچوونەکەی هێناویتیەوە بۆچوون و وازەحی خۆت و بۆچوونەکەت و بەڵگە لە بەرامبەر یانیانی بۆچوون لە بەرامبەر بۆچوونە بەڵگە لە بەرامبەر بەڵگەیە و بە شێوازێکی زۆر بەڕێز ئەگەریش بیرڕاتان زۆر جیاواز بێ بەم شێوە مناقەشە بکە ئەمە زۆر زۆر گرنگەوە بۆ خۆشم سەرەتا هەموو ئێڵم بەرگەی دووەم ئێستا بۆ نمونە ئەو نمونەی کە لە سەرەتایە باستم کرد وتم هیچ زمانێک نییە بگاتە زمانی عەرەبی لەبەر ئەوەی خوا کۆتا کتابی خۆی نازڵ کردو بە زمانی عەرەبی ئەم بۆچوونە چۆن ئەتوانین بەڕێزەوە اختلافمان لەگەڵیا هەبێ یەکەم شتەوەی ئەڵێن کاکی جان کە ئەڵێی هیچ زمانێک نییە بگاتە زمانی عەرەبی لە چ بوارێکە بۆ تۆ داوای ڕوونکردنەوەی لێکی دوای ئەوەش کە ئەڵێ لەبەرەوەی زمانی عەرەبی ئەو زمانێک کە خوا کۆتا کتێبی خۆی پێ نازڵ کردووە من لە بەرامبەرەوە ئەتوانی بڵێ ئەتوانی وا ڕای جیاواز دەربڕی بڵێ کاکی جان هەموو کەس بڕای بەخوا نییە لە سەرەتاوە هەموو کەس بڕای بە ئیسلام نییە گەر ڕاشی بەخوا هەبێ تاوەکوێ قورئانەکەی بەشت بزانێ ڕاستە بۆ منێکی موسڵمان ئەو بەڵگەیەکی زۆر جوانە بالفعل چکە من خۆم قورئانم زۆر خۆشەوە زۆر چێژی لێ بینم زۆر بە زمانێکی جوان ێزانم بەڵام ئەی کەسێکی مەسیحی ئەی کەسێکی بودی وانە ئەوەش بەڵگەکەی من هەڵم نەخێر ئەو بەڵگەیەت مەرج نییە چۆنەڵی کافی بێ بۆ ئەوەی ئەو بۆچوونە بسەلمێنێت جا لەسەر ئەو نمونەیە لای ئەو پیاوە کە بووینە ئاوتم خەڵکی کوردستانە و زانایەکە کە هاتینە دەرەوە ئەو خاتونە ئەمریکیە پێیوتم دیکاکە ژانەسە ئەم پیاوە خۆی لەوە چە سێ ئەو پڕێکی 4 زمان بزانێ کاتێک تۆ ئۆتوانی ئەو بۆچوونە دەربڕی لە دوو حاڵەتە یانەوە تا بێ هەرچی زمانەکانی عالەمە بیزانیت دوای ئەوە بیت بڵێ هیچ زمانێکم نەبینی لە ناویانە بکاتە زمانی عەرەبی ئەمێ بۆچوونێشان یاخود داتای زۆر باشی زمانەوانی دلابێ کە بەحەز کرابێ لە کۆڵینەوە کرابێ بۆ لێکۆڵینەوە و داتا و بەڵگانە بیسەلمێنی کە بالفعل لە فلانە لایەن و فلانە لایەن و فلانە لایەنە قورئان هین یاخود زمانی عەرەبی هیچ زمانێکی تر نییە بگاتبی وانە ئەها سەری کە لێرا چوومیان کرد زۆر بەڕێزەوە توانیمان قسەی خۆمانی پێڵێن لە کۆتاییشە مەرج نییە کەسی بەرامبەرت بگاتە نەتیجەی تۆ هەنی پێویست ناکە دائیمەن کەسی بەرامبەر بەها بۆڕدەیت و ملی بشکێنیت و بڵێ ئیلا بە قەناعەت بەوە بکەی ئەوەی کەسی بەرامبەرش پێویست ناکەوە بکە لەگەڵ تۆیە کەواتە ئەمە خاڵی ئەمە بڕگەی یەکەم بوو چۆنێتی مناقەشەکردن و هەنگاوەکانی بەڕای من ئەمە شێوازێکی زۆر باشە و ئەمە بەڕاستی بۆ خۆشمە چکە خۆشم کەوتومەتە ئەو هەڵی کە هەنگاوێک یان چەند هەنگاوێکیم لە کاتی مناقەشەکردن چکە عاتیفیە بێنە هەموو کاتیش بە عەقڵ بیر ناکەینەوە تی ئەپەڕێنین و ئەو غەڵەتە ئاکەین بڕگەی دووەم باسی یەک هەڵی باوی مانتقی ئەەکەم لۆژیکی کە تا ڕادێکی زۆر هەستم پێ کردو لە ناو کووردا جا سەیریکەن من هیچ داتایەکەم پێ نییە کە بڵێم ئەم هەڵە باوە زۆرترین کوردەی کات بەڵام بەپێی ڕوانینی خۆم بەپێی لێکدانەوەی خۆم بۆ میدیا بێت بۆ مناقەشات بێت
بۆ بەرکەوتنی خۆم بە لەگەڵ خەڵکە کاتێکە قسەمان کردووە ئەمن بۆ دەرکەوتووە کە ئەم هەڵەباوە هەیە. هەڵەباوەکەزان چییە؟ مەوزوع مەگۆڕە، مەوزوع گۆڕین. مەوزوع گۆڕین یەکێکە لە هەڵە زۆر باوەکانی کە من لە ناو کوردەواری خۆمانە بینن لە شوێنی تریشە هەیە بەڕاستی، بەڵام ئێمە باسی کۆمەڵگەی کوردی خۆمانەکەین. مەوزوع گۆڕین یانی چی؟ یانی بۆ نمونە ئێستا با بڵین اینجا حەزەکەم مۆزوع گۆڕینتان بێک نمونە بۆ باسکەم. لەم ڕۆژانەیە لە تویتەر بۆ چوونێکم وت مامۆستایکی زۆر بەڕێز حتا 2 جار لە تویتەکەیان نووسی بووم مامۆستا فلانە کەس زۆر بەڕێز ئاوا بۆ چوونێکی هێوتێتی ئەگەر مەلایکەت مەسەڵەن وێنە لە ماڵتانە هەبێت یان ئەوی وێنە کێش بێت وابزان وای تو بوت وێنە کێش بێت وێنەی کەسی ژیاندار بکێشێت ئەوە خراپترین شوێنی جەهەنەم جێگەیەتی. یاخود با بڵین ئەم بۆ چۆنە واز لەبێنین ئێستا باسی بابەتێکی ترکەین. مەسەلەی پەیکەر پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمودەیەکی هەیە فەرمێت ئەوەی پەیکەر لە ماڵیا هەبێ مەلایکەتی تێناچێ. ئەم فەرمودەیە پێنە باشە لە بەرامبەر ئەمە ئاەتێک هەیە کە حەزەتی سولەیمان وتێتی بەدڵی خۆی ما یەشاء تیمثال یعنی پەیکەریان بۆ ساز کردووە، یعنی پەیکەریان بۆ دروست کردووە، ئەوەی حەزی لێی بوو بێ پەیکەریان بۆ ساز کردووە. باشە من وتومە باشە بۆچی حەزەتی سولەیمان پەیکەری بۆ ساز کراوە، ئەوەی بەدڵی بوو بێ چناو پەیکەرێکی ویست بێ بۆیان دروست کردووە، بۆچی مەلایکەت ئەچێتە ماڵی ئەوە لە کاتێکە پەیکەریشی هەیە و مشکلی نییە؟ ئەی بۆچی مەلایکەت نایەتە ماڵی کەسێکی موسڵمانەوە بە پێی فەرمودەکە ئەگەر پەیکەر لە ماڵی هەبێ؟ من ئەمڕۆ ئەو بۆ چۆنە وتومە کاکیشان لە سەردەمی قوڕەیشا کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بووە کە لە کاتێکە کە تۆ بتێکت هەبووە لە ماڵەوە ئەو بتە کەرەستەی شیرک بووە، کەرەستەی پەرستن بووە، تۆ هاتووی مەسەن کابرا نەعوذ بالله ڕووی کردوتە پەیکەرەکە قسەی لەگەڵا کردووە داوای دوعای لێ کردووە بەخۆی زانی و سەجدەی بۆ بردووە سەری دانەوان و لە بەرامبەری طبعا ئەگەر تۆش پەیکەرێکت هەبێ لە ماڵەوە ئاوای لێ بکەی بەخۆی بزانی طبعا مەلایکەت نایەتە ماڵتانەوە، طبعا حرامە. من وتومە منطقەکە هۆکاری ئەوەی کە پەیکەر حرام بۆ لە ئیسلامە ئەوەیە کە خەڵکی سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم پەرستویانە. ئەگەر تۆ بێ پەیکەرت هەبێت و نەیپەرستی اعتیادیە لەبەرەوەی حەزەتی سولەیمان هەی بوو چونکە نەیپەرستووە کەسێکی موحید بوو حاشا لەو ئاسایی بووە. ئەمە بۆ چۆنێکی منە باش نییە؟ بۆ چۆنی چەنا کەسی تریشە لە ڕاستیدا کەسێک هات لە بەرامبەر منە طبعا دوو نوع کەس هەبوون، نوع کەسێکیان هەبوو مۆزوع گۆڕەکان بوونەوە یا شت بەلا ڕێیابن ئەر وەڵڵا محەممەد فاتح کافر بوونی خۆی ڕاگەیان، ئەر وەڵڵا محەممەد فاتح کافر بوو، ئەر وەڵڵا نازانم تۆ هیچ نازانی ئەها بۆ نمونەیان ئەڵێ تۆ چیت قسە بکەی لە بەرامبەر بۆ چوونی مامۆستا مەلا فڵانە وانە؟ ئەمە یعنی چی؟ هی تۆ نەهاتووی جوابی بۆ چوونەکەم و بەڵگەکەم بیتەوە بە بۆ چۆن و بەڵگەیەکی تر هاتووی جنێوم پێی جە جنێ و یەشەکە لەو کەرەستانی لەناو کوردەواری خۆمانە بەڕاستی لاوازی منطقی کەسەکەت پێپشانەیە. یعنی چی؟ یعنی تۆ ناتوانانی جوابی بیر و بۆ چۆن و بەڵگی کەسی بەرامبەرت بیتەوە ییت بەقەدەر گەورەی جنێوەکە جنێو گەورە نییە بچووکە بەقەدەر بچووکی جنێوەکە خۆت بچووکەکەیت و لە پشتی خۆت حەشاریت و ئەترسیت، نیشانی لاوازی ترسە کە جنێوەیت لە بەرامبەر بۆ چۆن و بەڵگی کەسێکی تراوانە. لەبەرەوە جنێو یەکێکە لە کەرەستەکانی مۆزوع گۆڕین زۆر ئاگاداری بن تەرکیکەن بەڕاستی. من خۆشم هەنێک جار نەک جنێو بەست هەنێک تەشیروانە تێنجا نمونەکانی تری جنێو چییە؟ تۆمەت بەخشینەوە ئەڕڵا محەممەد فاتح تورک پەرستە عەرەب پەرستە، محەممەد فاتح کافربوونی خۆی ڕاگەیاند، ئەمە چی؟ ئەمە تۆمەتەیە تۆ نهاتووی جوابی قسەکەم بیتەوە. بەڵام کەسێکی تری وازەمیان دوو کەسی تری تیا بوو هەر لە تویتەر بە ئوسلوبێکی جوان جوابیان نامەوتیان بۆ نمونە کاک محەممەد سەردەمی حەزەتی سولەیمان شریعەتێک هەبووە، سەردەمی حەزەتی محەممەد عەلەیهی سەڵات وسەلامیش شریعەتێکی تر هەبووە. ئێمە مەرجی لە هەموو شریعەتەکە دوای شریعەتەکانی ترکەوێنێ ئافەرمە بۆ چوونێکە دەست خۆش بێ. من ڕاستەکەی قەناعەتم پێی دروست نەبووە، من هێشتا قەناعەتم بۆی خۆمێ، بەڵام ئەمە هیچ نەبێ بۆ چوونێکی وتووە توێتی بالفعل مەسەل کاتی خۆی لە هەنێ قەوما ئەکرێ شەراب حەڵاڵ بوو بێ بۆ ئێمە حرامە. بۆ نمونە شریعەتەکان بۆ شریعەتەکانی تر ئەگۆڕێ ئافەرمە بۆ چوونێکی تاڵ، بەڵام بۆ چوونێکی خۆشم بەڕاست دەزانم چونکە بۆ چوونی دووەمیان فەرمودەی هێناوە کردوێتی بە بەڵگە لە بۆ چوونەکەی منە ئاەت هەیە. اینجا عیلەت هۆکاری ئەوەی کە حرامیش بوو ئەوەی کە پەرستویانە ئەگەر تۆ نەیپەرستی مشکلت نابێ وەکو حەزەتی سولەیمان ئەو بۆ چوونەکەی من بووە. اینجا تۆ ئێستا و خۆشم ملزم نیم بۆی ئیلا بچمە سەر بۆ چوونی کەسی بەرامبەر
ئەکرێ هەر هەمووتان نەسەوانەتی کەم لێکرم نەسەر بۆ چوونی کەسی بەرامبەر زۆر ئاساییشە وانە لەبەرەوە جنێودان مۆزوع گۆڕینە مۆزوع گۆڕین ئەو هەڵە منطقەیە کە ئێمە ئیکەین لە بەرامبەر مۆزوع گۆڕینە بە چی بکەیتەوە بۆ چوون و بەڵگەت هەبێ هەر زۆر ئاسانە یعنی هەرچ کاتێک کەسێک نەبینی ئەسڵەن بیکە بە تەمرینێکی منطقی بێ بۆ خۆت هەرچ کاتێک بینیت کەسێک بۆ چوونێکی و تۆ لە بەرامبەر بۆ چوونەیە جیاوازیت هەیە نەیەک سەرچنەی پێ بە بەڵێ ئەڕوەڵاوە فلانە کەسێکی نزمە کەسێکی نازان یان فلانە شاریە فلانە ئەوها ئەو شتانە لە خۆشمانە هەیە بەڕاستی پێی تۆمەتی بۆ بەخشت یان ژنەی پێبی ئەو مۆزوع گۆڕینە یاخود بە شێوازێکی گشتی دیقەتت نایەوە ئێستا تۆ بڕۆرە بەردەمی مزگەوتێک کە خەڵک لە جومعە نایەتە دەرەوە میکرۆفۆنەکە خێنە بەردەمی نوێژخوانەکان ئەڵێن کاکێکیان نەزانی مەلاکە باسی چی کرد لەوە چێ نەزانێت سەری بابەتەکە چیە چکە بووە مەلاکە لە سەرەتایە بە هێواشی دەست بکەین الحەمدولیللا لە ئاخیرا دەستەکە بە فەرتانەیەک لەگەڵ ڕەزمە بۆ زۆربەی مەلاکان بەڵام زۆری تیا بەڕاستی وایە خۆم تەجربەم زۆر لەگەڵ نوێژی جومعەیە لەکەم جار بە تۆنێک دەست پێکا لە ئاخیرا بە تۆنێکی تر لە یەکەم جار بە مۆزوع دەست پێکا ئاخیرەکەی نازانی لە چۆ سەر دەرەکە لە مەسەلەن باڵی نوێژەوە دەست پێکا ئاخیرەکەی قسە بە یەکێتی پارتیاڵە ینی بەشو بڵاوە بۆن منە مۆزوعێک دیار نییە بیسەڵت باسی لۆکەین لە میدیاکانە ئەنت بیستووە کابرا مەسە مقابلەیەک ڕێگاکە با لە مۆزۆ دەرنەچین لە بابەتەکە بمێنینەوە ئەمە بابەتی ئێمە نییە یان جارکە کابراکە قسە ناکە بیانوو بخوێنە تا هەر چەندە تۆز لە بابەتەکە دەرەچین بابین ئەمە قسانە ناخوە کە تۆ ئەگەر کەسێکی منطقی بووی کە بابەتێک دیاری کرا لەو بابەتە نابێ بچیتە دەرەوە تا اینجا کە لە بابەتەکە شامایتەوە لە بەرامبەر بۆ چوون و بەڵکە بخەرە ڕوو جنێومەیە تۆمەت مەبەخشەرەوە قسەی مەسەلەن گشتاندن و شتانە مەکە هەتاوەکوونێ سپسیفیک تربی ورتربی لە جوابتانەوە کەتا ئەو بەڕاستی بەڕای من گەشە ئەسەنی بە مناقەشەکە لە جاتی مناقەشەکە دایمەن ڕای کێشیتە دواوە مناقەشەکەمان پێکەوە بردۆتە پێشەوە اینجا لە کۆتایی ئەم ڤیددیۆیە بڕگەی یەکەم باسی ئەومان کرد کە چۆنێتی مناقەشەکردن و ئەخلاقی مناقەشەکردن لە بڕگەی دووەممە مۆزوع گۆڕین کە یەکێک لە کەرەستەکانی جنێودان و تۆمەت بەخشینەوە ئەم شتانەیە بیگۆڕین بە لە بەرامبەر بۆ چوون هێنانەوە لە بەرامبەر بەڵگە هێنانەوە و خۆشمان بچووک نەکەینەوە لە پشتی مۆزوع گۆڕینەوە و سپسیفیک بین ورد بین لە قسەکانمانە ئەگەر سوودت لەم ڤیددیۆی بینیوە تکایە لە لای خۆت و شێری کە سەبسکرایبی چانەڵەکەمان بکە ئەگەر نمونەیەکی وەکو ئەم قسانی کە ئێستا بۆم باس کردی بەسەر تا هاتووە لە کۆمنتا بۆمی باسکە زۆر حەزەکەم بیخوێنمەوە و ئینشاڵڵا هەرە موشانە خوێنمەوە زۆر سپاسانەکەم دەستەکانتان خۆش بێت